لە سەروبەندی بەڕێوەچوونی قۆناغی دووەمی سەرژمێری گشتی دانیشتوانی عێراق هاوڵاتیانی کوردی ڕەسەنی کەرکووک وێڕای ئەوەی بەشێکیان لە دەرەوەی شار دەژین بەڵام بۆ سەلماندنی کەرکووکی بوونیان و پاراستنی شوناسی کەرکووک بە لێشاو گەڕانەوە و خۆیان لەو شارە تۆمار کرد. هاوڵاتیان وەک خۆیان دەڵێن ئەم گڕوتینەی خەڵک بۆ بەدەمەوە هاتنی کەرکووک سەلماندنی دڵسۆزی و خەمخۆریە بۆ شار و خاکەکەیان. قومی کەرکووک ئیسپادی کرد بۆ سەر ڕووی زەمین قومێکن دەبێ بە ئازادی بژێن. بەم هاتنەوەیان سەلماندیان کە خاکەکەی خۆیان خۆشەوێ شارەکەی خۆیان خۆشەوێ دژی هەموو شوێڤینیەکانی دنیا جوولانەوە گوێیان لە دەسەڵات و هیچ حیزبێک نەگرت تەنیا بە فترەی خۆیان خۆشەویستیان بۆ شارێکی خۆیان بۆ خاکێکی خۆیان دەربڕی. ئەوانەی کە گەڕاوتنەوە هەمووی بریندارە تەرحیل کراوە لە کاتی خۆی لە کاتی سەدام حوسێن تەبعاً ویلادەتیان منداڵیان زۆربەی کەرکووکە هەمووی خۆشیان خەڵکی کەرکووکن دەرکراون لەسەر خانوویان خانووکە کە دەرکراوە مسادەرە کرا چوونەتە هەولێر ئێستاش کە بانگ ئەکرێن بێنەوە بۆ ئەحسا هەمووی دەبێ مەمنونیش بێ بگەڕێتەوە ئەوە جێگای نیشانەی ئەوە کورتپەروەریەکە ئەوانە کە هاتنێتەوە بەڕاستی کوردێکی ڕاستەقینەن کە ئەوانەی گەڕاوەتنەوە بۆ کەرکووک. من خۆم شخصی خۆم هاتوومەتەوە بۆ ئەوەی بۆ ئەم ئەحسایە و زۆر پێم خۆشە کە بکرێکەوە بۆ ئەم بۆ نەتەوەیە حسی حەقی بە هیچ حیزبێ وەنیە نەتەوەیە بۆ نەتەوەی خۆم ئامادەم بە پێ بێم. هەرچەندە بە چەند قۆناغێکی سیاسی و هەڵەی یەکێتی و پارتی و حکومڕانی بەڕێوەبردنی ناشرینیان بەشێکی زۆر لە ناوچە دابڕاوەکان و بە تایبەتیش خاکی کەرکووک لەدەست درا بەڵام چاودێرێک دەڵێت ئەم هەنگاوەی خەڵک بۆ کەرکووک ڕاپرسی ڕاستەقینەی خەڵکە نەکی حزب کە خاک و نیشتیمانی تیا هەڕاج کرا. کاتێک کە حزب پێویستی بە کەرکووچەکە بوون خێوەتی هەڵئەدا و سفرەی ئەڕازانەوە و پارەی بنزینی ئەدا بۆی خەڵک بێتەوە بەڵام ئەمڕۆ خەڵک بێ ئەوەی هیچ مقابلێکی بدرێتێ کە کەرکووک پێویستی و بۆ کەرکووک هاتەوە دەکرێت بڵین ئەمە ریفراندۆمی خەڵکی کەرکووک بۆ خاوەندارێتەکەی ریفراندۆمی حزبی کەرکووکی لەدەستدا بەڵام ریفراندۆمی خەڵکی کەرکووک بۆ هاتنەوەی بۆ سەلماندنی کوردستانی بوونێتی بۆیە ئەمەی ئەمڕۆ لە سەرژمێریەکە بەڵگەیە لەسەرەوەی خاوەنی ڕاستەقینەی کەرکووک هەر خەڵکەکە خۆیەتی لەبەرەوەی خەڵکەکە ئامادە نییە وەکو حیزبەکان بە پێی بەرژەوەندی لەگەڵی هەڵسو کەوتکە یا بیکاتە قوربانی بەرژەوەندی حزبی بۆیە خەڵکی کەرکووک ئامادەن یە کەرکووک کاتە قوربان هیچ بەرژەوەندیەک. هەرچەندە لە پرۆسەی سەرژمێریدا تۆماری نەتەوە لە فۆرمی تۆماری خێزاندا بەمەرزداننراوە بەڵام کورد ترسیەیە لە داهاتوودا ئەم سەرژمێریە ببێتە بنەما بۆ زۆر پرسی گرنگ و هەستیار بۆیە هاوڵاتیان جارێکی دیکە بە دڵسۆزی خۆیان بۆ خاکەکەیان ئەو مەترسیانەیان ڕەواندەوە و باری لاری کوردیان جارێکی دیکە ڕاست کردەوە. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.